توێژەرانی بواری ئابووری بڕوایان وایە جیهانگیری ئابووری زەمینەیەکی ئامادە کردووە بۆ قەیرانەکان بە پێی گەورەی و بچووکی پشکەکانیان هەمووان پێکەوە باجی زیانەکان بدەن. بۆیە هەموو وڵاتان بەشدارن لە زیانەکانی ڤایرۆسی کۆرۆنا و دەرهاویشتەکانی، بەڵام ئەوەی زیانەکانی گەورەتر کرد شاردنەوەی زانیاریەکان بوو لە ڕای گشتی کە هەموو وڵاتانی جیهان تیایدا بەشدار بوون. دکتۆر مەحەممەد حەیدەری توێژەری کاروباری ئابووری لەو بارەیەوە لە دیمانەیەکدا ڕایگەاند کە سندوقی دراوی نێودەوڵەتی لە راپۆرتی ساڵی 2019دا گەیشتە ئەو ئەنجامەی کە ڤایرۆسەکە کاریگەری زۆر گەورەی دەبێت لەسەر گەشەی ئابووری جیهان و زیانی زۆر گەورەشی لێ دەکەوێتەوە. ئەوە زۆر نامۆیە و جێگەی پرسیارە کە سندوقەکە چۆن گەیشتووەتە ئەو ئەنجامەی کە مردنی 4,000 کەس دروستی دەکات. $50 billion. 25 billion euros. $1 billion COVID-19 response fund. ناوبراو بڕوای وایە گەر وڵاتان لە سەرەتاوە بە شەفافی مامەڵەیان لەگەڵ بابەتەکەدا بکردایە، دەکرا بەهۆی پێشبینی مەترسیەکانەوە گەلانی جیهان غافڵگیر نەبن و بازاڕ و چالاکی ئابووریەکانیش ئامادەی قۆناغەکە بکرێن. نەگوەکو ئێستا کە شڵەژان و ئیفلیجی ڕووی کردووەتە گشت سێکتەرە ئابووریەکان، کەواتە هەموو وڵاتان لە سەرەتادا زانیاریەکانیان شاردووەتەوە و دواتر بە ناچاری و لە کاتی بەسەرچوودا دەستیان با ڕوبەڕووبوونەوەی قەیرانەکە کردووە. راپۆرتی ئاژانسی بلۆمبێرگ لە بارەی بڵاوبوونەوەی کۆرۆناوە باسی زیانی گەورەی کۆمپانیاکانی فڕۆکەوانی لە چین و وڵاتانی تری ئاسیا دەکات کە ئەوە تا کۆتایی شوبات بوو، بەڵام دواتر زیانەکان گشتگیر بوون و کۆمپانیاکانی ئەوروپا و ئەمریکاشی گرتەوە کە سەرەتا لە کۆمپانیاکانی کانتاس و کاسی باسفیکەوە لە ئاسیا دەستی پێکردو، دواتر گەیشتە لوفهانزای ئەڵمانی و KLM و ئێر فرەنسی فەڕەنسی و هێڵە ئاسمانیەکانی بەریتانیا و ویلایەتە یەکگرتووەکان. راپۆرتەکە لە لێدوانی کۆمپانیای جیفریز فاینانشال گروپی سنووردارەوە دەڵێت بەهۆی پاشەکشەی لە ناکاوی خواستە جیهانیەکانەوە پێشبینی دەکرێت ئەم ساڵ بە ڕێژەی لە 8.9 پاشەکشە بکات کە ئەمە لە ماوەی 42 ساڵی ڕابردوودا ڕووی نەداوە کە پسپۆڕان زیانەکانیان بە 113 ملیارد دۆلار خەمڵاندووە کە لەوانەیە زۆر زیاتریش بێت لەو بڕە، چونکە هەموو خزمەت گوزاریەکانی فڕۆکەوانی لە کار کەوتون وەکو گەشتیاری و چێشخانە و ئوتێلەکان و دراو گۆڕینەوە. بەوەش بازاڕە ئازادەکان و کەرتی گەشتیاری زیانی گەورەیان لێکەوتووە و بە تەواوی وەستاون. ئەوە ئەگەر تەنیا زیانەکانی فڕۆکەوانی بێت، ئەوە کەرتە ئابووریەکانی تر زیانەکانیان زۆر گەورەترە و پێشبینی نەکراوە، بە تایبەتی بەهۆی دابڕانی کۆمەڵگاکان لە چالەشە ئابووریەکان. ئەو کۆمپانیا خۆر ئاوایانەی لە چین و بەرهێنانیان کردبوو بەشێکیان هەمویان لە کار کەوتون، ئەمەش ڕاستە و خۆکاری کردووەتە سەر گەشەی جیهانی. بەڵام لەبارەی کڕیارانی کاڵاکانەوە شڵەژانی بازار دروست بووە کە لە سەرەتادا هاوڵاتیان بۆ خۆپاراستن لەو دۆخە مادە پێویستیەکانی خواردەمەنی دەکڕن و دواتر خۆیان دەپارێزن لە کڕینی ئەو کاڵایانەی کە جوانکاری و تەواوکارین. ئەوەش لێدانێکی ڕاستەوخۆی کۆمپانیاکانی وەبەرهێنانی ئەو کاڵایانەیە، وەکو کۆمپانیاکانی ئۆتۆمبیل و ڕاخەر و جوانکاری و هاوشێوەکانیان. بەوەش زۆر کۆمپانیا مایەپووز دەبن و بە هەزاران فەرمانبەر بێکار دەبن، کەواتە ئەوانەی لە ڤایرۆسەکە ڕزگاریان دەبێت لە زیانەکانی ڕزگاریان نابێت کە ئەو ناشەفافیەتەی وڵاتانی جیهان پەیڕەویان کرد زۆر دوورە لە ئاکاری وڵاتە ئازاد و دیموکراتەکانەوە کە دواتر هەمووان لە زیانەکەیدا بەشدارن.